ئێمە وەک ژمارەیەک لە هەڵگرانی بڕواناوی ماستەر و دکتۆرە کە میلاکمان سەر بە وەزارەتی پەروەردەیە لەسەر پەروەردەی چەمچەماڵ لە بوارە جیاجاکاندا بەردەوامی لەکاردا لە ساڵانی پێشوودا لە 2015 تا ئەم دقەی کە ئێمە قسەی تێدا دەکەین زۆربەمان یان بە تەنسیب یاخود بە وانەبێژ لە زانکۆی چەرموو وانەمان وتۆتەوە، بەڵام تا ئێستا ئەم ڕاژەی ئێمە نەقڵ نەکراوە بۆ نەگواستراوەتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵە. ئێمە داواکارین کە ئەم ڕاژەیەمان بۆ بگوازرێتەوە لەبەر ئەوەی کە زانکۆی چەرموو پێویستێکی زۆری بەم ڕاژەی ئێمە هەیە و بە شێوەیەکی گشتی زۆربەی نەک زۆربەی بڕێژەیەکی زۆری مامۆستایانی زانکۆی چەرموو لە چەمچەماڵ لە سلێمانی و لە شارەکانی ترەوە دێن بۆ چەمچەماڵ و زۆر جار کاتێک کە کێشەیەکی زۆر ئاسایی دروستە بێ ئەوان توانای دەوامکردنیان نییە. داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەتەکەین و داوا لە بەڕێز وەزیری پەروەردە ئەەکەین کە ئەم ڕاژەیەمان بۆ بگوازێتەوە لە وەزارەتی پەروەردەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بە شێوەیەکی ئیستثنا لەبەر ئەوەی کە ئێمە ژێرخانێکی مرۆیی زۆر باشی زانکۆی چەرموون هەمومان لە وەزارەتی پەروەردە دەوامەکەین، بەڵام لە وەزارەتی پەروەردە ئێمە بەڕاستی ئەو ڕۆڵەی خۆمان نابینین.